لجريدەیەکی سعودی نووسرابوو کابرایەک لەسەر مەرگا کوڕەکانی بانگەکە بە تایبەتی کوڕە گەورەکەی بانگەکە ئەڵێ کوڕم تۆ ئاگاتان لێ نییە ئێوە کەستان من بە نهێنی ژنێکم خواستووە ئێستا کاتێک یعنی کە من ئەمرم حسەی ئەو ژنەتان لەبیر نەچێ ئەیش عینوانی لێ وەرەگرێت چی ئەڵێ ژنێکی فلیپینیە و لە مقاتعەیەک لە ناوچەیەکی ئیسلامی لە فلیپین ئەم کوڕەش کاتێ باوکی وەفاتەکە دوای هەموو شتێک کە ئەگەنە لای محاکم بۆ ئەوەی وەرەسەکەیان بەسەرا تەوزیع بکە لە کاتی تەوزیعکردنە ئەوە ئەخاتە بیری حاکم ئەڵێ باوکم خێزانێکی تری هەیە بە نهێنی لە فلیپین حاکمی شینەکە ڕائەوەسێنی ئەڵێ تا ئەو ژنە نەیە میراتەکە تەوزیع ناکەم ئەم کوڕەشە ئەکەوێتە بە تەیارە سەرەکەوێت و ئەڕات بۆ فلیپین ئەڕات ئەو عینوانەی کە باوکی وتوێتی ئەچێتە ئەو شوێنە تەماشاکە ئافرەتێکی بە دینە بە ئەخلاقە ئافرەتەکەش ئەڵێ بەڵێ من خێزانی باوکتم ئاگام لێتی و خەبەرم پێگەیشتۆ کە باوکت وەفاتی کردووە ئەویش پێ ئەڵێ باشە بەڵام پێویستە بۆ ئەوەی وەرەسەکەی باوکم تەوزیع بکرێت پێویستە تو ئامادە ببی بۆیە سەفەر و مەفەری بۆ تەرتیبەکە و ئەیهێنێتە خۆی بۆ لەگەڵ خۆیان بۆ ڕیاض بۆ سعودیە لەوێ ئیتر وەرەسەی ئەم ئافرەتە 800,000 ریاڵە بەری ئەکەیەوە 800,000 ریاڵەکە ئەباو بە کوڕە گەورەکە ئەڵێ من داوایەکم هەیە لێت ئەڵێ فەرموو ئەڵێ ئەوەیە بمۆی بۆ عومرەم پێ بکەی عومرەی پێ ئەکات و پاشان هەر لە جودەوە لەوێ سواری تەیارەی ئەکات و ئەیگەڕێنێتەوە بۆ فلیپین کوڕەکانیش هەمووی وەرەسەی خۆیان ئەبەن و ئەولادەکانیش نەک بەس کوڕ و کچ پاش 4 ساڵ ئەم کوڕە بیری باوەشنی ئەکات حەزەکە بڕوا سەردانی بکە ئەچێت سواری تەیارە بێ ئەڕات بۆ فلیپین طبعا یەکەم جا کە بینی سەیری کرا لە ناو خانیە اعتیادیە خانیە هاکەزایی هی پیاوێ دەوڵەمەند نییە دیارە دوای 4 ساڵ کە ئەچێتەوە تەماشا ئەکا هەر لە نەفس خانووە و 800,000 ریاڵ کە پارەیەکی زۆرە بە تایبەتی بۆ فلیپین ئەم وەری گرتووە و خانووەکە شەر نەفس خانووە بۆیە عەجایبی تێڵێ باوەژن تۆ بۆ هەرهای لەم خانووە تۆ پارەیەکی زۆرت بۆ وەرەسە بۆ ماوە ئەویش ئەڵێ کوڕم با بڕۆین لەگەڵ کوڕەکەیە ئەچێتە ئەیباتە ناوڕاستی ئەو شارە یعنی ناوڕاست مەرکەزی ئەو شارە ئەڵێ ئەمەت بینیوە تەماشا ئەکا مرکزێکی بنکەیەکی قورئان خوێندن و بەخێوکردنی یەتیم ئەڵێ ئەمە پارەکەی باوکت ئەمەیە تەماشای قوتعەکە کە سەیرەکە بە ناوی باوکیەوە نووسراوە ئەڵێ ئەو پارەیە هیچم لێ دەرنەکرد هەمووم کردوتە ئەم بنکەیە بۆ ئەوەی بەخێر بۆ باوکت بمێنێتەوە لە پاش مردنی ئەم کوڕە دەسەکا بە گریان زۆر بێتاقەتە بێ کە ئەمە ژنێکە ئەوە نەوەفای هەیە بەرامبەر بە پیاوەکەی بەڵام ئەوان هیچیان بۆ باوکیان نەکرد بۆیە کە ئەگەڕێتەوە ئیسراحەت ناکەتە هەموو ئەولادەکانی باوکی کۆ ئەکاتەوە و ئەم خسە و چیرۆکەیان بۆ ئەگەڕێتەوە ئەوانیش ئەگری و پاشان لەو شوێنە هەڵناسن تاوەکو بڕیار ئەدەن 5 ملیار ریال کۆ ئەکەنەوە بە هەمویانەوە کەوا بیکەنە کاری خێری بۆ باوکیان لە پاش مردینی کە پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانەی کە ئەمێنێتەوە بۆ مردوو ئەوەیە کە ئەولادەکانی دوعای بۆ بکەن و هەروەها خێر و سەدەقەیەکە لە پاش مردنی کە بۆی ئەمێنێتەوە ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء